ئێوە ئەتوانن شعرمان دەربەدەرکەن، گوڵدانەکانی چیرۆکمان ورد و خاشکەن، ماڵەکانمان بدەن بە کۆری دووکەڵ و دەبا بەدا و بە کۆمەڵ بیان جۆزنەوە. شێ نایزانێ ئێوە ئەتوانن ئازارمان لە پێکەنینی خۆتانە بتێنەوە، ئەتوانن بەڵام ئەوەی لە خەونی گورگە بۆرەکەی یەکەمەوە نەهاتە دی و ناژێتە دی، ئەوەی هەرگیز پێتان ناکرێ سڕینەوەی ئازادیە لە ڕۆحمانە، کوشتنی عەشقی ئەبەدی داروبەردە لە ناخمانە، ڕامارینی خۆشەویستی دیار بەکر و کەرکووکە لە دڵمانە، کۆتایی ئێمە کاتێکە کە کۆتایی هەناسە هات، ئەوەی ئایە و نابێ بەنا، کوژانەوەی ئایندەیە لە چاوی یەک بە یەکمانە.